ماریانا ژاکلۆی تەمەن 52 ساڵ دایکی 3 منداڵە ئەو لە بازاڕدا و لە پایتەختی ئوکرانیا دەژیت و کار دەکا. ژاکلۆ هەروەها سەربازێکی یەدەکە بۆ بەرگری لە خاکەکەی و دەیەوێ گەر سەربازە ڕووسیەکان لەسەر سنوور هێرشیان کردە سەر وڵاتەکەی شەڕ بکات و بەرگری لە وڵاتەکەی بکە. من ئێستا سەربازم، بێگومان دەبێت فەرمانەکان لەبەرچاو بگرم. فەرمانەکە هەرچیەک بێت من پەیڕەوی دەکەم. من خەڵق ناکوژم بەڵام وڵاتەکەم دەپارێزم. بە پێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیترز ئوکرانیا دەیەوێ ئەو هێزە یەدەکانە بەرز بکاتەوە بۆ 130,000 کەس. هاوکاتیش دوای ڕاگەیاندنی سەرۆک جۆ بایدن بۆ ناردنی هێزی بچووک بۆ ڕۆژهەڵاتی ئەوروپا، ئەمریکا بەردەوام دەبێت لە ناردنی چەک و تەقەمەنی بۆ ئوکرانیا و هەروەها ئەمریکا پلانی هەیە لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکاندا ڕوبەڕووی رووسیا ببێتەوە سەبارەت بە کردەوەکانی لەسەر سنووری ئوکرانیا. ئەنجومەنی ئاسایش یەکدەنگن. هەمومان لەسەر ئەوە یەکدەنگین کە داوای ڕوونکردنەوە لە ڕووسەکان بکەین. ئێمە بە ئامادەبوونی تەواوە دەچینە ژوورەکەوە بۆ ئەوەی گویان لێ بگرین و بڕیاریش نییە گوێ لە پرۆپاگەندەی ئەوان بگرین. ئێمە ئامادەی وەڵامدانەوەی هەر زانیاریەکی هەڵین کە ئەوان دەیانەوێت لە میانی کۆبوونەوەکەدا بڵاوی بکەنەوە. لیندا توماس گرینفیلد نەردراوی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان گوتی ئەگەری ئەوە هەیە رووسیا هێرش بکاتە سەر ئوکرانیا و گوتیشی 100,000 سەرباز کۆ ناکەیتەوە ئەگەر مەبەستی بەکارهێنانیت نەبێ. لە کۆنفرانسێکی هەواڵی ئەم دوایەشدا لە مۆسکۆ سێرگی لاڤڕۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیان کە کرێملین خوازیاری ڕێزی دوولایانەیە لەگەڵ ئەمریکا و گوتیشی بەڵام دەست درێژیەکانی ناتۆ لە ڕۆژهەڵاتی دوورم مایەی نیگەرانی رووسیایە. لە واشنگتۆن سنووری ئوکرانیا بووە بە ساتێکی دەگمەنی یەکگرتنی سیاسی لە میانەی داواکاریە زۆرەکاندا بۆ بەهێزکردنی ئوکرانیا. ئەمریکا هەمیشە لە ئەنگری ئازادیە و ئێمە ئەو وڵاتین کە باوەڕمان وایە پێویستە ڕێز لە ئازادی خەڵک بگیرێت. ئەو سەروەریە گرنگە. شکۆمەندی خەڵکی ئوکراینە گرنگە و ئەمە ئەو شتەیە کەوان دەیانەوێت. لە ئێستادا یەک پارچەی خاکی ئەوان لە مەترسیدایە و گونجاوە کە جیهان پشتیوانیان لێ بکات. هاوکات ڕەوانەکردنی چەکەکان بۆ ئوکرانیا بەردەوامە وەکو ناردنی موشەکی دژە تانکی بریتانیا بۆ ئەو وڵاتە. ئێمە نامانەوێت بەشێک بین لە یەکێتی سۆڤیەت یا ئەمبراتۆریەتی رووسیا یان فیدراسیۆنی رووسیا. ئێمە دەمانەوێت سەروەری خۆمانمان هەبێت. ئێمە سەروەرین و بۆ سەربەخۆیی خۆمان تێدەکۆشین. ئەگەر ئۆکرانیا هێرشی بکرێتە سەر لەلایەن رووسیاوە بێگومان ئەوان بە ئۆکرانیاوە ناوەستن. دوای ئۆکرانیاش هێرش دەکەنە سەر وڵاتی تر. بۆیە لە بەرژەوەندی ئەوروپا و هەموو جیهانی دیموکراسیدایە کەرمەتیمان بدەن بۆ بەرگریکردن لە خۆمان و هەروەها بۆ ئەوەی نیشانی بدەین کە هێشتا یاسای نێودەوڵەتی کار دەکات. وڵاتانی ناتۆ بەردەوامن لە ناردنی پشتیوانی مادی بۆ ئوکرانیا و ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆکی ناتۆ لە ئەگەری هێرشکردن بۆ سەر ئەو وڵاتە ناردنی سەربازەکانی بۆ ناو ئوکرانیا ڕەت کردوێتەوە. ڕۆژاوا داوای رووسیای ڕەت کردەوە سەبارەت بەوەی کە ناتۆ بەڵێنی دابێ هەرگیز ڕێگە بە ئوکرانیا نەدرێ بچێتە ناو هاوپەیمانێتیەکەوە.